ئێمە پێمان وایە ئەم خەڵکەمان پێویستە مەرحەلەکانی ئیمان و هیجرەت و جیهاد بگرێتە بەر بۆ ئەوەی ئومەتێکی عەقائیدی بەهێزی لێ دروست ببێ و ئەو کاتەش کە ئاوا پەروەردە ئەبێ ئەتوانێت ڕۆڕووی حەشدی وەحشی بوەستێت و ئەو کەسەی پەروەردەی جیهادەکەش نەبووە زۆر ئەستەمە بتوانێت ڕۆڕوویان بوەستێت و چکەوانە ئومەتێکی عەقائیدین شیعە ئومەتن بۆیە فەرقیان نییە لە نێوانیەوە شیعەیەکی عراقی وێکی لوبنانی وێکی پاکستانی کە هاتووە لە ناویانە ئیشەکە و یەکی ئێرانی هەمویان هەر مەرجەعیان یەکە جاری وای مەرجەعی تەقلیدەکە ئیمامی حائیریە حائیری لە قوم دانیشتەوە بەڵام مەرجەعی تەقلیدی مقتەدا سەدرە ئەوانەی لەگەڵ مقتەدا سەدر لەو سەرجادانە ئەجوڵێن بەغێر مباشر ڕەبتن بە حائیریەوە کە لە قوم دانیشت هەروەها ئەوەی شیعی پاکستانی ئێستا کە هاتوو ئەفغانی و پاکستانی و هەر وڵاتێکی ترکە هەیە لە سووریایە ئێستا چەکی پێ و دژی ئەهلی سوننەت شەڕەکە ئێوە هەر بەو ئامرانە هاتوو ئینتیمایەکی عەقائیدیان هەیە وەلەو عەقیدەکەیان باتڵ بێ بە نەزەری ئێمە بەڵام ئەوان خۆیان بە جوندی مەهدی ئەزانن ئەو کەسەی کە بەرامبەریشیان نەتوانێت بوەستێتەوە پێویستە ئاوا پەروەردە بێ لەسەر منهەجێکی عەقائیدی خۆشەویستنی جیهادەکە کە ڕوتبەی سێهەمی دوای پێغەمبەران و صدیقینە أولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا چوار ڕوتبەی باس کردووە سێمیان شەهیدیەکەی ئەگەر ئەم کەسەش لەسەر ئەم پەروەردەیە بوو لەسەر علمی شەرعی زانینی ڕۆڵی استخلافی خۆی لەسەر ئەرزە زانینی ڕۆڵی خۆی وەکو جوندیەکی ئەهلی حەل و عەقد دڵنیا بوو لەوەی ئەو ئامرانی کە لەسەرەوە بۆی دێن لە گەندەڵ و ترسنۆک و ئەهلی دنیاوە نایەن ئەوە کاتە حتمەن ئەویش کە هەست پێەکە عەمامە بەسەرەکانی ئەمیش لە جەبهەیان وەکو عەمامە بەسەری شیعە ئەو بەتەکیدە ئەو کاتە ئەویش ئازاترە بێت و دڵنیا بێ لەوەی منهەجەکەی ڕاست نەک کابرا لەسەر منبەر دانیشتوڵێ وەڵڵا پێشمەرگە خوای بیان پارێزی لە جیهادا قسەی قۆڕ قسەی هەلق و مەلق و قسەی ئەبوو جەهل قسەی شەیتانی قسەیەک جەمال عەبدولناسر و ئامان الله خان و ڕەزا شا و مستەفا کەمال و ئەمانەی پێڕازیەکە